11 ڕۆژ بەسەر مانگرتنی مامۆستایان و فەرمانبەراندا تێپەڕیوە و دۆخی تەندروستیان تا دێت خراپتر دەبێت. دوجاریش بەهۆی بێباکی دەسەڵات وەرگرتنی چارەسەری پزیشکیان ڕاگرتووە. دوور دەکەوینەوە لەوێ و گوزەرێک بەناو لاپەڕەی فەرمی مەسرور بەرزانی سەرۆکی حکومەتی ماوەبەسەرچوو قوبا تاڵەبانی جێگری لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا دەکەین کە ڕووی داواکاری مانگرتووان لەوانە. ئەمە سەرۆکی حکومەتی ماوەبەسەرچووە کە لە 11 ڕۆژی مانگرتنەکەدا دەچێتە پرسەی کوڕە سەرمایەدارێک. ئەمەش جێگری سەرۆکی حکومەتی ماوەبەسەرچووە کە وەکو نەبای دیبێت نەبۆران سەرقاڵی پێشوازی و سەردانە، بەڵام جوابی مانگرتووان ناداتەوە. دەگەڕینەوە خێمەی مانگرتووان بزانین قسەیان لەسەر ئەم بێباکەی ئەم دوو بەڕێزە چییە؟ بەڕاستی ئەو بەرپرسانەی کە ئەمڕۆ لەسەر کورسی دەسەڵاتن لەسەر کورسی حکومن زۆر نابەرپرسانە لە داوای مامۆستایان و مانگرتووان ئەڕوانن. ئەوە 11 ڕۆژە کۆمەڵێک لە مامۆستا کۆمەڵێک لە خەمخۆران و دڵسۆزانی ئەم نیشتیمانە لەبەر بەژەوەندی گشتی لەبەر مافە سەرەتایەکانی ژیانیان مانیان لە خواردن کردووە، بەڵام ئەوان نایان بەدەم مافەکانی ئەوانەوە 2 کیلۆمەتر بارەگاکەی لەم مەخێمەوە دوور نییە کەچی نایە سەردانی ئەم مامۆستا مانگرتوانەکە بەدەم داواکارەکانەوە بێن ئەچن لەگەڵ وەفتی وڵاتان و لە شتی لاوەکیەوە خوان مەشغوڵەکەن و زووم و سەرنجی خەڵک و هاوڵاتیەکان لا ئەبن لەسەر ئەم چالاکێ مەدەنیانە. و لە ڕاستیە ئەگەر ئەو دوو ناونیشانە مەسرور بەرزانی و قوبات تاڵەبانی بچووکترین پەیوەندیان بە خەڵکی کوردستانەوە هەبوایە، بچووکترین هەستی نیشتیمانیان هەبوایە، بەتایبەت بۆ بەرامبەر چینی توێژێکی بەڕێزی وەکو مامۆستا ئەبوو شاندێکیان دروست کردایە لە یەکەم ڕۆژەوە لە ژێرم خەیما گفتوگان لەگەڵ مامۆستا بەڕێزانە بکردایە. ئەمە بەڵگەی ئەوەیە ئەوان یعنی خاوەنی هیچ شتێک نین بیان بەسێتەوە بە خەڵکەوە و ئەوان بەلایەنەوە گرنگ نییە میلەتەکەیان ژیانی چۆنە، موچەدرێ نادرێ و کاریگەری لەسەر ئەمان چۆنە و بەڵگەی ئەوەیە کە بەڕاستی ئەوان شایستەی ئەوە نین ئەسڵەن بێنە ناو خەڵکیش، چکە هاتە ناو خەڵک فەزڵێکی زۆر گەورەیە، خوای گەورە بە هەموو کەسی نابەخشێ. سەرۆکی حکومەت و جێگرەکەی بەرپرسیاری یەکەمی ئەم دۆخەن بە توندی دەستیان بە پۆست و پلە و کورسیەکانیانەوە گرتووە و ئاوی بەرژەوەندیەکانیشیان دەچێتەوە یەک جۆگە. ئەکەوان خەمساردن بەرامبەرەوە چونکە ئەمەی کە ڕووەدا بە کەمایەتیە گەزانن، کەمایەتیەکی بچوو گەزانن، ئەوانەڵێن لە هەڵبژارد نابردومانێتەوە خەڵدەڵی بێمەیاوە ئەقەلیەتێک دڵنی پێناوین با بە خۆیان قسە بکەن. بەداخەوە ئەوان لەوە تێناگەن ئەمە ئەقەلیەت نین، ئەمە نوێنەری زۆرینەن، بەڵام زۆرینەیە کە بێدەڵنا هەر بە نەتیجەی انتخاباتە کاکە لە سا هەفتای خەڵک نەچۆ بۆ هەڵبژاردن، بەڵام بەداخەوە لە سا هەفتایە نایکا بە فعل لێرەینوی بکە ئەگەر نامانە نوێنەری زۆرینەی خەڵکن. با بەڵێن ئەقەلیەتیشن خۆوان مەسئولن لە ئەقەلیەتیش کاکە مەسئولن لەوانەی کە لەگەڵ خۆیانانین هیچ نەبێت تۆسێ بەرپرسیارانە ڕەفتارکردن وەک وڵاتێکی تر بەجددی وەریگرن. ژیانی 13 کەس لە مەترسیایە لە ئێستا ئێمە لە 9 ڕۆژانیم ڕەبڕیاریشیان ناوە کە چارەسەری پزیشکی وەرنەگرن. 11 کەسن 11 10 کەسیش بن بڵێ 13 کەسن ڕۆژی 11 لە مەترسی نزیک بووینێتەوە لە 13 ڕۆژ ئاخر ئەمرێت. کاکی من هیوادارم بە بەرپرسیارانە ڕەفتار بکەن، ڕاستە ئەمانە ناڕازین لێ، ڕاستە دەنجیان بەسێ ئێوە مەسئولین لەو خەڵکە، ئێوە خۆ مەسئولین لەوانەی کە دڵنیان پیاون، هەر مەسئولین لەو کەسانەی کە لەگەڵتانان. ئەمە محاناتەکانی خەڵکە، ینی با بەڕاستی یەکێ لە هێزەکان کە لەم دوایانەدا لە هەڵبژارنەکانی من دوایدا تەوتینی کردبوو بە یەکێ لە دوژمەکانی خۆی کێشێتی نیشتیمانیە کە حکومڕانی ئەم سنوورەیە باسی لە تەوتینە کرد. ئێستا بە پێچەوانەی تەوتینەوە ژوورێتەوە. ئێستا ئەمیش هیچ باکی بە منێ خۆم دامانگرتوانە داواکاری تەوتینەکەن، بۆ ئەم هێزە نایەت ئێرە بڵێ بەڵێنتان پێ ئەدەم تەوتین ئەولویاتی منە و لە جێبەجێکردنی لە ئەستۆی منە. ئەم هێزە مەزانین لە حکومڕانیدا بەشداری دەکات، بۆ نایکاتە مەرجی پێکەنانی حکومەت لەگەڵ پارتی، بۆ بە پارتی ناڵێ بۆ مەرجە من لە حکومڕانی تۆدا ڕازیم کە تەوتین جێبەجێ بکرێت. دوو بەرپرسەکەی حکومەت مێش میوانیان نییە، وەگەوەی بەرپرسیارەتی ئەم دۆخە لە ئەستۆی کەسێکی دیکەدا بێت گوێی خۆیان کەڕ کردووە. مامۆستایان دەڵێن ئەگەر هەروە بێدەنگ بن شێوازی ناڕەزاتیەکان دەگۆڕین و ئەمە وەکو پەیامێکی هۆشداری لە ئێمەی وەربگرن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.